کۆبوونەوەکە دیارە کاک بافڵ کە لە هاوسەرۆکیە لەوێ قسەی کرد کە قسەیان کردووە بەیان لە پێ کاک مەسعودوان داوایان کردووە کە بەیانی کۆبوونەوەیکی گرنگ هەیە لە هەولێر بۆ مەسلەی ڕەنگە زیاتر بۆ مەسلەی عێراق و ئەم تەشکیلی حکوومەتوانە بێ بەیانی ئەو جەنابی لەگەڵ هەیئەتێکە یان چەند کەسێکە چن بۆ ئەوێ بۆەوەی کە لە کۆبوونەوەکان لەوێ بەشدار بن و لێرەش برادران باسی کرد بۆی وە پێشتریش کاک مەسعود پیرۆزبایی کردبوو لەوەی کە لە سەرکردایەتی و لە ئەوانە اینجا ئەوەش هەنگاوێکی باشەوە ئێمە حسابی لەسەرەکەین. یەک شتی تر هەبوو کە من دوایی ئەوەیان باسیەکەم دەربارەی تشکیلی حکوومەت و حکوومەتی عێراق دیارە خۆتان ئاگادارن ئێستا ئێمە وەفدێکی ئێمە لە بەغدایە و ئێستاش لەسەر ڕۆشنایی ئەوە مناقەشەیەکی زۆر کرا لێرە کە ئەوان دیارە دەسەڵاتیان هەیە لێرە شەوانێ بۆ ئەوی بەیانی کە ئەو کۆبوونەوەی ژەکرێت لە هەولێر ڕەنگە هەر بۆ مۆزوعە بێ بۆی کە کورد هەمووی یەکدەنگ بێ یەک ڕیز بێ بۆ ئەوی کە یەک شدەیە من لێرەوە بێ خەڵک هەمووی بیزانێ خەڵکی کوردستان یەکێتیەکان ئەم حکوومەتی عەلاوی کە دروستیەکات یەکەم پێشێلکردنی دەستورە چونکە لە دەستورە هەموو ئەو حقوق و شتەی کە هەیە دیاری کراوە بەڵام ئێستا گەشتۆتە ئەوەی کەوا حساب بۆ خەڵکی کوردستان بۆ حیزبەکان نەکای ئەمە موشکیلەمان نییە بەڵام ناکری لێرە ئێمە هەموو خەڵک بزانێ لێرە کەسێک بڕوە لێرە بڕوە بە ناوی بێلایەنەوە بەڵام ئەم هەموو قوربانی و ماندووبوونەی خەڵکی کوردستان نوێنەری نەبێ ینی لەسەر ئەساسی چێجە لەبەرەوە بە هەر کەسێ چێ بێ زۆر چاک بزانانی ئەگەر نوێنەری خەڵکی کوردستان نەبێ لەلایەن نەیەکێتیەوە قوبوڵە لەلایەن خەڵکی تریشەوە قوبوڵە من هیوادارم ئەوە لە هەولێر کە سبەینی قسەی لەسەرەکرێ ئەوانەی کە ئەچن هەتا ئەگەر بۆەوەی کە ئێمە نامانەوە دژایەتی ئەو حکوومەتە بکەین نامە ئەمانەوە بەشێک بین لەو حکوومەتی عێراق هاوکاری بین و ئێمەش هاوکاریان بووین بەڵام کەسێکمان قوبوڵ نیە نوێنەری خەڵکی کوردستان نەبێ تا حامحێدین و ئەمسالی ئەوانەمان قوبوڵ نیە حیزبی کارتۆنی و خەڵکی کارتۆنیمان قوبوڵ نیە لەوێ بەناوی کوردەوە قسە بکە ئەمە شتێکانە ئەوەی کە مهمیش بوو ئێمە ئیمڕۆ زیاتر مناقەشەی لەسەرکرا دوو بەرنامەی یەکێتی ئەو بەرنامەکە بە کۆی دەنگ هەموو ئەوەی کە لەوێ بوو بەشداریان کرد دەنگیان لەسەردا و هەنگاوێکی باش بوو ئەو راپۆرتەی جەنابی کاگ کۆسرەتیش کە بۆ کۆنگرە تەقدیمی کرد ئەوە ژەر قسەی لەسەر کرا و دەنگی لەسەر درا بە ئیجماعی دەنگی هەردووچی پەسەند کراوە ئەو دوو شتانێک کە ئەساس بوون. طبعا بخير بيني كان ان شاء الله نمرد لعيني كاتا اشارتي كي كانت مسؤول تلفوني كي بيروز باي هبو لهر حمو سكدي تازيا برنامج كوني كان جزء وخير شافي كنت قاعد